بەناوی خۆی گەورە من ڕاستی بەهمەن خوێنکار لە کۆلێژی هەڵەبجەی هاوبەشی کوڕان سپاس بەخۆی گەورە ئەم ساڵ توانین بمە پێنجەمی سەر ئاستی هەرێم و یەکەمی سەر ئاستی پارێزگای هەڵەبجە بە کۆنمرەی 692 تێکڕایی 98.57 زۆر سپاسی دایک و باوکم سەرجەم ئەو مامۆستایانە دەکەم کە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی خوێنی توانی بێتیان بە وشەیەکیش بێت فێرم بکەن. هیوادارم بتوانم ئەو توانایی کە خۆی گەورە پێی بەخشیوم لە خزمەتی شار و وڵات و خەڵکدا بەکار بێنم و بتوانم سوودێک بە خەڵکی بگەێنم لە داهاتووە. پێیان وە خوێنکارانی پۆلی 12 ئەوەیە کە سەرەتا پشت بەخۆی گەورە ببەستن و پاشان ئەوەی لە توانایاندایە هەوڵ بدەن پرسیاری زۆرشی کار بکەن، کتێب وەک سەرچاوی سەرەکی بەکار بهێنن و بە دەروونێکی ئارامەوە لەگەڵ پۆلی 12 بەردەوام بن و پاشان ئەنجامەکەی هەرچیەک بێت دیارە ئەوە باشترین نەبووی و هەوڵدا بە دەروونێکی ئارامەوە لە قۆناغەکانی داهاتووی ژیاندا لەگەڵی بەردەوام بێت.